وراوشه زیراتر گلبرای سلیوا عبدالرحمن جزایری شروع و کار سربازی و سیاسی کده پای که راست خوش بغداد گلماده بتازه بحث کن جناب لیوای گلک سپاس کن گلماده نجالی سربازی و هرشین هون صاب تایبتی جیل سر جرخانه انرژی چه پیامکت گهین عالی سیاسی گشتیت نو عراق دا يعني بداية بسم الله الرحمن الرحيم بناوی خۆی بەخشندەی مهرەبان زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆ ئەم دەرفەتە و بەڕاستی ئێمە ئازار دەچێژین بەم ڕووداوە کە دوێنێ هێرشکراوەتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر لە چەمچەماڵ. کۆرمۆر ناوچەیەکی استراتیژی و ئابووری گرنگە وەکو سەرچاوەیەکی گرنگی کارەبایە بۆ هەرێمی کوردستان و عێراق دوای ئەوەی هەرێمی کوردستان توانی لە ڕووی کارەباوە ئامانجێکی استراتیژی بپێکێت و بگاتە ئاستی خۆبژێوی و زیاتریش هێرش کراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر لە ڕێگەی دوو درۆنەوە کە کەوتۆتە پارێزگای سلێمانی. جا هێرشەکە لە کوێ کراوە لە کام ناوچە کراوە لێکۆڵینەوە بەردەوامە ڕادار هەیە ڕەنگە ئێمە چاوەڕێ بکەین کە ئەنجامی هەبێت بەڵام ڕاگەراوەکەی هەرێمی کوردستان ڕووناکە دۆخەکە بە هیچ شێوەیەک بەرگەی ئەم دۆخەکە بە هیچ شێوەیەک بەرگەی ئەم ڕووداوە ناگرێت 180 کارەبای هەرێمی کوردستان بەهۆی گازەوە کەمی کردووە. من دەڵێم بەڵێ بابەتێکی سیاسی زۆر گەورە هەیە بۆ بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان ڕەنگە هۆکارەکەشی بۆ ئەوە بێت کە قۆناغی زۆر گەورەی بڕیوە لە چوارچەوەی عێراقدا توانیوێتی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووریوە زۆر پێشبەچوون بۆ خۆی ببینێت. بۆیە دوو خاڵی زۆر گرنگەیە من دەمەوێت ئاماژەی پێ بکەم. بابەتی یەکەم پەیوەستە بە دوو درۆنەکانەوە ئایا ئەو هێرشانە لەکوێ کراون ئایا لە چه ئاراستەی ئەم هەرێمی کوردستانی کردوون ئەمە دەبێت لە لێکۆڵینەوەکاندا بە زووترین کات ئاشکرا بکرێن و بەتایبەتی لێکۆڵینەوەکان لە بەغدا. خاڵێکی دیکە هەیە ئەگەر ئەم درۆنانە لە یاسا دەرچوو بن و لە دەرەوەی هەرێمی کوردستان بەمەبەست ئەم هێرشەکرابێت دەبێت لە ڕادارەکان دەربچنەوە بە هەمان شێوە لە لێکۆڵینەوەکان لە بەغدا ئاشکرا بن. ئەم هێرشە هێرشێکی زۆر گەورەیە لەبەر چی؟ چونکە کارەبای هەرێمی کوردستان لەسەر ئەم کێڵگەیە بڕێکی زۆری بەرهەم دەهێنرێت. کاریگەری لەسەر هاوڵاتی کورد دروست کردووە. بەڕاستی من سرم سوورمەوە لە ڕاگەندراوەکەی بەغدا لەبەرەوەی لەو ئاستەدا نییە کە دەبواە لە بەرامبەر گەلی کوردستان لە بەرامبەر ئەو هەموو ئاگرە مەزنە هەڵوێستێکی تونتریان هەبووایە ئەم کێڵگەیە پێشتر هێرشی کراوەتە سەر. بەڵام قسەکە ئێستا چییە؟ ئەوەیە کە بڕبڕەیەکی ئابووری هەرێمی کوردستان یعنی بدیتنەوە بۆچی هەڵوێستەکەی جددی نینە وەکی تەژێ ئێمەژە پێکردی یعنی مرۆڤ تعجب بینێت بەرامبەری هەڵوەستەکی وسای سست و خۆفک و نەجارەیەکی هێرشن و سۆتێنە ئەنجامدان و لە جارەیەکیژی تایبەتیژی هێرشبەرێن هوساژی ئیدی کەفالەت تێنە ئازاد کردن حتا ئەگەر بێنەگرتنژی بۆچی هەڵوێستێکی جددی نینە بۆ کۆنتڕۆلکردنەوە ڕەوشە ژالیە بەغدایەوە. يعني بحد ذات اليوم ئەمە بۆ خۆی یەکەکە لە تەوەرە گرنگەکانیان بابەتە هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی ئابووریەوە جۆرەك لەسەر بخۆیی هەیە. حکوومەتێک لە دوایەکەکانی بەغدا شکستیان هێناوەلەوەی لە ڕووی سیاسی و ئابووریەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن. بۆیە جاروبار دەبینی کە بەریەکەوتە دروست دەبێت جارێک بە موچە بڕین لەسەر گەلی کوردستان بە شێوەیەکی نادادانە لە بەرامبەردا جارێکی دیکە جیرۆنی گروپە لە یاسا دەرچوەکان بە دەستێکی سیاسی و بە بزاوتێکی سیاسیانە هەوڵی لێدان لە کێڵگەکە دەدەن. بۆچی؟ بۆی کارەبا لە خەڵکی هەرێمی کوردستان ببرن لەبەر ئەوەی نانەوەی پشێوی هەوڵدان بۆ ئەوەی برا کوردەکانمان بێنە نێو هاوکێشەیەک کە هاوکێشەیەکی نەپێکراوە شتێکی وا لە ئارادا هەیە دەبوایە بەغدا
ئەمڕۆ چی بکردایە گوتارێکی یاخود ڕاگەیەنراوێکی بەهێزتری هەبووە نەک تەنیا لە نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراقەوە هەموو لایەنەکان دەبوایە هاتوبووانە سەر هێڵ کارەبا بڕبڕەی پشتی دیوێکی ئابووری خۆشگوزەرانیە ئەم کێڵگەیە کە سەرچاوەیە بۆ کارەبا کێشە بۆ هەموو عراق دروست دەکات بابەتەکە تەنیا پێوەست نابێ بە هەرێمی کوردستانەوە هەڵوێستی بەغدا بەڵێ ئێستا بەغدا سەرقاڵی دابەشکردنی کێکەکەیە سەرقاڵی دابشکردنی پۆست و حیزب و پۆستی سەرۆک وەزیران و پۆستی چیوچیە لە بەرامبەردا ئاگرەکانی چەمچەماڵ ئاگری گازی و هێرش بۆ سەر کێڵگەی کۆرمۆر و خەڵکی کوردستان پشتگوێ خراوە ئەمە هەڵوێستێکی زۆر نەرێنیە و هەڵوێستێکی زۆر نەرێنیە بە دیاریکراوی بۆ حکوومەتی محەممەد شاع سوودانی دەبواە زۆر بە تونتر مامەڵەی بکردە دەبواە کە سەرۆک وەزیران وەکو فەرماندە گشتی هێزە چەکدارەکان خۆی چوو بووە و باسی لەوە کردبا کە ئەو کێلگەی سەداهەشتای بەرهەمی نەوتی وێزگەکانی بەرهەمی وێزگەکانی کارەبای هەرێمی کوردستان دابین دەکا سەردانی ئەو شوێنەی کردای بە هەمان شێوە ئەم کارەبایەت تەنیا بۆ هەرێمی کوردستان نییە بۆ کەرکووک بۆ ناوچەکانی دیکەی عراق کێڵگەیەکی گەورەیە کێڵگەیەکە گەیشتوتە ئاستێک کە من لە هەندێک راپۆرتی ئەمریکایی و ئەوروپایی خوێندومەتەوە دەڵێ کە یەکێکە لە کێڵگە هەرە سەرکەوتوەکان بە ئاستێکی پێوانەی زۆر باش کە زۆر پێویستیشە ئێستا بۆ عێراق بەڕاستی خەڵکی کوردستان حەقی خۆیانە هەڵوەستە وەرگرن لە بەرامبەر حکوومەتی عێراق بابەتی سەربازی حتا چڕۆدا حکوومەتە داهاتی یا عێراقێک وەکیتە ژێماژە پێکری بەرەف پارچەک بوونەوە کێکێڤە چەند یانژی دابەشکردنا پۆستانج بۆی حکوومەتە داهاتی حتا چڕۆدا ئەڤە ئینزارەکە بۆ حکوومەتە داهاتی یان ئێدی چەک دەستێ دەولەتێ دابێت گروپ و میلیشیاتێنج دەرڤە یاسایە تەمامی بێنە کۆنتڕۆل کردن یانژی ئێدی وەکی بەرێ دیسە ئەو ژی بکەونە ژێر کاریگەریاوان گروپان و ژ دەرڤەی عێراقی ئەو تێنە پشتەوانی کردن يعني بحد ذاته لو نتحدث بالوضع ئەگەر سەبارەت بە دیوی سەربازی ئەم بابەتە وەرگرین هەرێمی کوردستان لە ڕووی سەربازی و ئاسایش و ئەمنەوە دۆخەکەی زۆر باشە سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ئەمە ڕەنگی داوەتەوە لە سەر دۆخی ئەمنی بینیمان لە دوای هەڵبژاردن دۆخی هەرێمی کوردستان چۆن بوو بەڵام بایکۆتکردنی هەرێمی کوردستان و دوورکەوتنەوە لە هەرێمی کوردستان دوورکەوتنەوەی سەربازی لە هەرێمی کوردستان دوورکەوتنەوەی هەماهەنگی ئەمنی کێشەیە زیانی هەیە بە نمونە تۆ ئەمڕۆ هێرش کراوەتەوە سەر کێڵگە گاز بڕاوە میلیشیاکانیش بە درۆن هێرش دەکەن ئەمە چ پەیامێکی تێدایە بەڕاستی باشە چی وەڵامی خەڵکی عێراق دەدەنەوە کە ئەو خەڵکەی کە ڕوبەڕووی ئاڵنگاریەکان دەبێتەوە و دژی ناکۆکی سیاسیە ئەم ناکۆکی سیاسیانە کێشەی خەڵک نێن تێکچوونی سەقامگیری لە شوێنێک بە نمونە بەم هێرشەکە تێکچوونی سەقامگیری لێ دەکەوێتەوە کارێکی تیرۆریستی زۆر مەزنە کارێکی تیرۆریستی نێودەوڵەتیە تۆ بە درۆن هێرش بکەیتە سەر شوێنێک میلیشایەک بە ئارازووی خۆی هێرش بکات ئەمە تاوانە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئاسایش و سەقامگیری تێک بچێت ئەمە پەیامێکی سیاسی زۆر بەهێزە کە پێویستە هەڵبگیرێت بەو ئاراستەیە کار بکرێت میلیشیاکان جموزۆلیان جموزۆلی درۆنەکان بەڕاستی ئەمەش بۆ خۆی دەربڕی ئەو واقعەیە کە دۆخەکە بە شێوازێکە ئێستا لێکۆڵینەوە دەستی پێکردووە ئێمە چەند ڕاگەیەندرایەکی فەرمیمان لە نووسینگە سەرکردەکانی هەرێمی کوردستانەوە بیستووە و بە هەمان شێوەش لێکۆڵینەوە لە ڕێگەی ڕادار و لێکۆڵنەوەی سنووری بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و بە دوواداچوون بۆەوەی ئەم میلیشیانە لەکوێ ئەم دوو درۆنیان هەڵداوە بۆ سەر کێڵگەی کۆرمۆر و چۆن بەوێ گەیشتون و بابەتەکە بە شێوازێک بووە ئایا کار بۆ ئەوە کراوە کە دۆخی سیاسی پەراوێز بخرێ و جۆرێک لە کێشە و ئاژاوە بنێتەوە بەڕاستی پێویستە حکوومەتی بەغدا بێتە سەرهێڵ هەڵوێستێکی جددی هەبێت یەک ڕیزی لەم زۆرە ڕووداوانەدا هەبێت تاوتوی دۆخی ئەمنی بکەین نابێ ڕێگە بۆ بدەین کە دۆخی ئەمنی هەرێمی کوردستان
شلۆق بکرێت ئەمە هێڵی سوورە بابەتەکە پەیوەندی بە بزاوتێکی دیاریکرا و بنکی لایەنێکی دیاریکراوە نییە هەندێک کەس دەیانەوێ بەڵێ هەرێمی کوردستان گەڕ بگرێت بە کێشاوە دۆخی خراپ بێت اشغالية نيف دولتي فاكر از بحسكم چونكي هف بشيكا باش نيف برا هريما كردستان امريكا قال العراق يجيب قشتيها يجبوي باراستان نافچن وصاب طيبات الجرخانه ابور هف بيمان نزيكين كردان امريكا ابخوجي بحث جد كن حتى تشرا ده بيتفي آلية نيف دولتي هف بيمان امريكا بطيبات يجي بينغوفن جدي باويجن هم بو كنترول كنا روشي هم جي باراستان جينو ساين جرينك يعني نتحدث الأسبوع القادم هناك يعني سهية وراقين دراوك هفتي داهاتو شاندێکی ئەمریکا پێشتریش بەڕاستی ئێمە ئەومان بینیوە کە سیاسەتی هەرێمی کوردستان جیاوازە لە سیاسەتی بەغدا و من ئەو دوو سیاسەتە لە یەکتری جیا دەکەمەوە لەبەرەوەی هەردووکیان پەیوەستن بە قوڵایی استراتیژی ئێمە لە بەغدا پرسی قوڵایی استراتیژی عەرەبیمان هەیە بۆ سونەکان و بابەتی حاکمیەتی شیعیشمان هەیە بۆ شیعیەکان بەڵام هەرێمی کوردستان دۆخەکە جیاوازە هێڵێکی استراتیژی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ڕووی خزمەتگوزاریەوە توانیوێتی بۆ هاوڵاتیان زۆربەی خزمەتگوزاریەکان دابێ بکات بینیمان کارەبای 24 کاتژمێری وای لێ هات کە مۆلیدەکان لە هەرێمی کوردستان کوژاندەوە هیچ پارێزگایەکی عێراق نەیانتوانیوە بەم شتە بگەن پارێزگای باشوور و ناوەڕاستوی عێراق بەغدا تەنانەت پارێزگاکانی خۆرئاوا نەیانتوانیوە کارێکی بکەن لەمەوە شتێکمان بۆ دەردەکەوێت کە بەڕاستیش زۆرێک لە پچران هەیە لەلایەندایانە عراقیەکانەوە پەیوەندیەکی جیاوازی ئەمریکا پەیوەندیەکی جیاوازی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە وەک لەوەی لەگەڵ بەغدا و لایەنە عراقیەکان هەیە من دەمەوێت ئەم پەیامەم بگەێنم پلان هەیە بۆ ئەوەی کە دۆخی هەرێمی کوردستان تێک بدرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەمریکا بە شێوازێکی دیکە نیشان بدرێ کەواتە ئەم درۆنانە بابەتەکە ئەوەندە سەربازی نییە بەڵکو دەیانەوێت دۆخێکی سیاسی لە هەرێمی کوردستان بێنە ئاراوە دەیانەوێت دۆخی ئەمی هەرێمی کوردستان تێک بدەن وانیشانی بدەن کە ئاسایش و سەقامگیری نیە کەواتە لایەنی چوارەم هەیە لەم نێوەندەدا لەم هاوکێشەیەدا ئەمە سیناریۆیەکیە بەم شێوازەیە بەڵام دەبێ ئەوەشمان لە بەرچاو بێن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە چاوێکی استراتیژی سەربازی دەڕوانێت بە چاوێکی استراتیژی سیاسی سەربازی سەیری هەرێمی کوردستان دەکات و دەزانێت هەرێمی کوردستان گەورەترین یاریزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بێگومان و هیچ کاریگەریەک لەسەر پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان دروست ناکات لە چوار چەند کاتژمێری داهاتووش لێکۆڵینەوەیەکی وەردی ناوەندی دەبینین و برایانیش لە هەرێمی کوردستان لێکۆڵینەوەی خۆیان هەیە و زانیاری ورد لەو بارەیەوە بڵاو دەکرێتەوە و بەستی میدیاکانیش دەگا ئەو کات ڕوون دەبێ چی ئەم کارەساتە ئابوورەی ناوەتەوە وكاريجري لسر هرێمی کوردستان دروست کردن. سپاس بەڕێز لێوا عەبدوڕەحمان جەزاری شروع بە کارێ سەربازی و سیاسی